ئەمڕۆ کافران و بێدینان ئیشی زۆریان لەسەر ئێمە کردووە، تایبەت میلەتی کورد. هەرچی شتێک زانی بێتمان وردە لیان وەرگرتوینەتەوە. گەنجەکانیشان هەمووی مەشغوڵ کردوون بە مۆبایل و بەشتی لاوەکی و ئیعلام و ڕاگەیاندن و پارە زۆر دەرخستن لە ڕاگەیاندنە، بۆیە ئەم کەسە توانای هەستانەوەی نەبێ دابڕمێ لە جێگەی خۆیە، هێشتا هەنگاوی نەناو وەستاوە گەنج. ناکرێ ئومەتی پێغەمبەر بی صلی الله علیه وسلم هیچ سنعاتێ نەزانی، نە لە کارەبا بزانی، نە بتوانی بتڵێ بگۆڕی. وەڵڵا گەنجی ئەمڕۆ بتڵێکیشی پێ ناگۆڕێ. ئەی هاوار، کافر و بێدین تەواو زۆریان بۆ هێناین. ئەبێ عەقڵی ئێمە ئومەت بکەوێتەوە کار، سنعەت کە نە دارتاشی بزانی، نە حەدادی بزانی، نە باغداری بزانی، نە ماڵداری بزانی. ئەم هەمەجەی کە دەست پێکراوە لەگەڵ ئەم ئومەتە هەمەجێکی زۆر خەتەرە، ئایندەی ئومەت لە خەتەرێکی زۆر گەورەیە. ئەبێ گەنج بگەڕێتەوە سەر صناعات پێشکەوێتەوە. وەرن تەسەوورکەن سین نفوزی زۆر زۆرە، ئەبوایە بەخێو نەکرایە، وەکو میلەتی کورد چۆن بە حکومەت بەخێو ناکرێ، بۆیانش بەخێو نەکرانایە. بەس عەقڵی حکومەتەکە وەهای کردووە، دەسەکانی هەمووی ڕەنگین کردووە. ئێستا ئەڕۆیتە جیهانەوە بڕۆ قوماش بکڕە، هەرچی قوماشە تەقلیدی سینە. ئەڵێن وەڵا ئەمە ئیتالیە بەڵام لە سین دروست کراوە، ئەمەیان بەریتانیا بەڵام هەر لە سین دروست کراوە. بڕۆ پاسکی لێ بکڕە بزانە غەیری سینی دەسەکەوێ، هەمووی شتی تڕوهاتی بێ کەڵکیش ئیسفادەیەکی لێ ناکەی. چکە ئەو وڵاتە ئەگەر تۆ ئیسفادەی لێ بکەی بەدەستەوە بمێنێتەوە، چکە لەسەر دین بنیاد نەنراوە، سە فکرێکی شوێعەتی مارکسیە. ئەگەر تۆ شتێکی بەهێزە بۆ دروستکە، ئەو کاتە تۆ لەوە چێ پاسکی لێ بە 3 ساڵ خەسار نەکەی، نە پاسکی لێکە بۆ دروستەکە بە 3 مانگ ئیسفادەی لێ نەکەی زیاتر، بۆی دانەی دووەم بکڕی، سێهەم بکڕی، دەیەم بکڕی. پۆشاکێکە بۆ تەرتیبەکە 4 جار خۆر لێیە کاڵ ببێتەوە. چکە جیهان لەسەر اقتصاد بنیاد نراوە، لە لای ئەویش مادە لە پێش هەموو شتێکەوە، لە پێش ئینسانیەت و جەودەت و هەموو شتێکەوە. بەڵام جیهانی داگیر کردووە بە هێز و وزەی لاوەکانی. ئەی ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم چی لەناو ئەم هەموو تەوجیهاتی خۆشەویستە صلی الله علیه وسلم وەرە دانیشتبی بە دیاری مەعاشەوە و حکومەتەوە داو بمەزرێنێ، وە لەناو ئەم هەموو سەنعەتکاریەی ئومەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم چاوەڕێ ئەوەکەی کافر ڕەحمەتی بجوڵێ قەترێ لە نەوتەکەی خۆتێ باتەوە بەشکم تۆزە مەعاش زیاد. ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر گەورێ، ئومەتێکی زۆر هوشیارە، ئەبێ ئاگای لێبێت چاو کاتەوە مەیە وڵاتەکەی خۆت ببینە، جیهان هەمووی ببینە، ئایندە ببینە، قیامەتی خۆت ببینە. ئومەتێکی لاواز نییە کە ئەمڕۆ بۆ شێوازی ئەمڕۆی لێ هاتووە گەنج و لاوەکان. ئەم کاتێک کە خوای گەورە بە ئێمە عەتا کردووە محاسەبە ئەکرێن لەسەر ورد و درشتی، کاتێکە لە چیا سەرف کرد، لە دینە یا لە دنیا. لە دنیاشا بەشێکە لە دین، تۆ ئەبێ یا لە کاری ئاخرەتا بی یا لە کاری دنیا و دنیاداریە. والله لە هیچ کامیانە نەبی لە خەتەرێکی زۆر گەورەت و چاوەڕێی موسیبەت و بەڵاکانی ڕەب العالەمین کە بەسەرتەوە.